بە شێوەیەکی جیاوازتر کە بتوانی ئەمە زاڵ نەبێ بەسەر تاکەکانی ناوخێزان و بێتە هۆی شڵەژان و نائارامی لە ناو خێزانەکانەوە. دەوڵەت سیستمی سیاسی وەکو باسم کرد طبعا سیستمی سیاسی یا سیستمی دەوڵەت ڕۆڵی خۆی هەیە بەڵام وەکو وتم ئێمە کۆمەلگا لە سیستم کۆمەڵێ یەکە پێکاتوە لە کۆمەڵی سیستم پێکاتوە ئەبێ هەر سیستمێک هەسێ بە ڕۆڵی خۆی هەتاکو ئەو کۆمەلگایە بەڕێکی بڕوە ئەمڕۆ لەبەری ئەو شڵەژانە هەیە لە هەموو سیستمەکانە ئەرکەکان هاتووە خێزان من لەگەڵ ئەوە شانین کە ئەڵێن خێزانی کوردی ئەمڕۆ گرفتی گەورەیە بعکسەوە ئێمە لە ناو کۆمەلگای کوردیە ئەگەر ببینین تاکی کوردی زۆر تەندروستمان هەیە خێزانێکی زۆر تەندروستمان هەیە تا ئێمە وەکو نۆزدە ڕێکخراوی ئافرەتان و ژنان و کەسایەتی دیار هەستین بە ئامادەکردنی ئەم پرۆژەیە بەنای پرۆژەی خێزان کە پرۆژەیەکە خۆی ئەبینێتەوە لە دوو پانێڵ هەر پانێڵی با بڵین چوار کەس بڵین تیا بەشداریەکە چوار پانێڵست کە بەس لە کێشە خێزانیەکان باس لە گرفتەکانی خێزان کە بەداخەوە لە ئێستاە لە هەرێمی کوردستان ناتوانین بڵین کێشە خێزانیەکان و گرفتەکان و ینی بۆتە هۆی ئەوەی کە لە بەڕاستی لە حاڵەت و خەریکە بێ بە دیاردەیەکی تەواو دیار بەسەر کۆمەلگەی کوردیەوە بووی کە خێزانەکان هەڵ ئەوەشێتەوە هاوسەرەکان لێک ئەترازێن بەڕاستی ئەمە ئەم پرۆژێ بە گرنگمانزانی بۆی کە لانی کەم بتوانین ئەوەی کە هەر ئەگەر لە سەتاسەتیش چارەسەر نەکرێت بتوانین کێشەکان کەمتر بێتەوە لە کۆمەلگەی کوردیەمە بە هەموو بە هاوکاری هەموو لە ڕێکخراوەکانی ژنان کە یەکەم کەس ئەرکی ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان کە هەستین بەم کارانە بۆ خێزانێکی بەختەوەر بۆ ئەوی کە چیتر ئەم خێزانەکان لە ناو کۆمەلگەی کوردیە تووشی ئەو قەیرانە نەبن تووشی ئەو ناڕەحەتی و گرفتانە نەبن کە ڕوبەڕویان دەبێتەوە بەداخۆ کەسە لە دادگاکانە خێزانی کوردی ڕوو لە جیابوونەوەی سیرەکەی 3 مانگ پێکەوە نییە جیا ئەبنەوە یاخود لە فتری دەستگیرانداریە جیا ئەبنەوە ئەنی بەڕاستی ئەمە کارەساتە لەم هەرێمەدانی بۆتە هۆی ئەوەی جابوونەوە لای ئەمە شتێکی ئاسایی بێ کە بەداخەوە ینی نابێ بۆ جۆرەی لێبێت چونکە ئەبێت تەفاهم لە بینی خێزانەکان لە بینی هاوسەرەکانە هەبێ کە شتێکی زۆر بچووک نەکەنە بابەتێکی گەورە چونکە هەموو شتێک چارەسەر ئەکرێ ئەیکاتە قوربانیەکە لەکوێ بێ کێ بێتە قوربانی لەم پێناوەدا ئێمە هەمومان گرفت دروست بکەین ئەکێ بێتە قوربانی بۆی پێویستە بە هەموو لایەک بە ژن و پیا و بە خێزان بە کۆمەلگا بە ڕێکخراوەکان بە هەمومان بتوانین لانی کەم ئەم کێشانە چارەسەر بکەین لە کۆمەلگەی کوردیە. سەرەتا بە خێراتنتانەکەم ئێمە ئەمڕۆ وەکو یەکێتی ئافرەتان ئەنجومەنی سلێمانی لەم کۆڕبەندەیە بەشدارین ئێمە بە ئەرکی خۆمان زانیوە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کۆمەلگا وەشیار بکەینەوە لە پاراستنی خێزان لەبەرەوەی لە ئێستاە بووە بە دیارد هەڵوەشانەوەی خێزان بووە بە دیاردە کە ئەمەش کێشەیەکی زۆری هەیە بۆ کۆمەلگا لەبەرەوەی کە خێزان هەڵەوەشێتەوە دوجار تاک ئەبێ بە قوربانی کە تاکیش بوو بە قوربانی تاکێکی تەندروست پێک نایە کە تاکێکی تەندروستیش پێک نەهات کاتە کۆمەلگایەکی تەندروست نییە لەبەرەوەی ئەوە کۆمەلگا ئەوە خێزانە تاک پەروەردە ئاکات و ئێنێتە کۆمەلگاوە و تاکی تەندروستیشە دوجار قیادەی کۆمەلگاکان لەبەرەوە ئێمە ئەومان بە ئەرکی خۆمان زانیوە کە ئاوڕێک لە ئەم پرۆژەیە بینەوانێ وەوە ئەرکی ئێمەیە کە کۆمەلگا هۆشیار بکەینەوە لە پاراستنی خێزانە و ئێمە وەکێکێتی ئافرەتان چیمان کردو بۆ خێزان ئێمە لەبەر ئەوەی ڕێکخراوی یەکێتی ئافرەتانین ئێمامانەوێت ئافرەت و دایکان و کچان هۆشیار بکەینەوە لە پاراستنی خێزانە خێزان لەو هەڵوەشاویە ڕزگار بکەین ئەمەش بەچی بە هۆشیارکردنەوە بە هاوکاریکردنیان بە پاڵپشتیکردنیان بە پێدانی هێز بۆیان لەبەر ئەوە ئەمە پاراستنی خێزان ئەرکی هەموو لایەنە دەسەڵات دەرەکانی کۆمەلگایە و پێویستە ئاورێکی زۆر جدی لێ بدرێتەوە پێویستە یاسایەک تەطبیق بکرێت و یاسایەک جێبەجێ بکرێت بۆ پاراستنی خێزان.